کس میزه همی قلق بلا همی صبای خوب پیشادنه بلا همی بیم وید کردستان همی رابی دستر خوب ویره خودش تگنینه خود حق مشوه چکت خود بشتوه بشکت انشالله بشتوه بشکت ساقاده و دشمن و نکسرش فراکسیونی گوران لگل پارتی شکل بنماکانی رکوتنی حکومتان آزادی رادر برین بو اما کی آزادی رادر برین بربوچونی ایوا ئەوەی ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوودا تێبینیمان کرد لەم دادگایکردنەدا ڕاستیەکەی هیچ کامێک لەو بەڵگانەی کە خرانە ڕوو بەڵگەی ئەوە نەبوون کە ئەمانە هیچ کارێکی تێکدەرانیان لە هەرێمی کوردستان کردبێت و هیچ کارێکیان کردبێت کە تەجەسوس بوو بێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئیقلیم و وڵاتانی نێودەوڵەتی بۆیە ئێمە ئەم جۆرە دادگایە بە دادگایەکی سیاسی ئەزانین و بە دادگایەکی ئەزانین کە نەتوانرا عەدالەت تایە بچەسبێت. مەسەلەی چاوپێخشاندنەوە بەڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەوە بڕیارێکە کە لە ئەنجومەنی جڤاتی نیشتیمانی کوردستان ئەبێ پێداچوونەوە بەڕێکەوتنە بکرێت. بەڕاستی بنەمای ئازادی ڕادەربڕین بەرتەسکردنەوەی ئازادی هیچ کاتێک یارمەتیدەر نییە بۆ ئەوەی وڵات ئاسوودە بێ. جگە لەوەی کە گرفت و کێشە بەڕاستی من راپۆرتێک لەسەرەوەی کە لەم دادگایکردنەدا بینیم خاتون سڵاوت لێبێ بەڕاستە خۆ دێنێ لای بەڕێزت ئێوە چیتان لە ژوورۆ بینی و ئەو کەسانە ئێوە چێ بوونکەوە بە زیندانیکردن حکم دران من خوشکە ماڵە شڤۆنیمە هەمی دنیا ماڵە شڤۆنی نازم کەسێکی بێگونە چکاوان نەکرینە تنێ داوا مافێ خو مافێمە هەمی ئەوەکری داوا موچەیەکری داوا مافێ هەمی هەژارایەکری نهێلام چینە ژورژێ تنێ مەل وی ماماری سەرێ ماماری گرت بوو بنێ ماماری گرت بوو هیچ دەستم ji بلند کرد گوتی دانە ناچێ بت دەرکەوە ئێوە نتوانانی کە سوکاری خۆتان ببینن ناتوانم نهێلا دادگایەکەتان پێچوون بوو چۆن بڕیارە کەڵ دەسەنجێنن بڕیار بەری نوکایە دای و حکمێ دانای و بڕیارە خۆیان درست کردی ئەوە دیبی ئەمە تەمسیلیەک بی و خلاص دەستان خۆش بێ من دەمەوێت بچمە لای کە سوکاری حکم دراوان یاخود کە سوکاری ئەو کەسانێکەوە لە دهۆک و بادینان دەستگیر کرابن و ئەمڕۆ لەلایەن دادگاوە بڕیاری 6 ساڵ زیندانیان بۆ دەرچوو دایک و باوک و کە سوکاریان لێرن من دەمهەوێت بتمەلایەن زیاتر لە خۆیانەوە ببیستم سڵاوت لێبێ مامەجان ئێوە دادگایەکە چۆن هەڵدەسەنجێنن و ئێوە بڕیارەکە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکەن من بڕیاری چ بدەین چ بێژین تۆ چی کە دەستگیرکراوەکانیت جەناب چی دەستگیرکراوەکانیت نزانم سا چ دەستگیرکردنەوە نزانم وەڵڵای نزانم وەڵڵای بەڵێ ماوەی چەند حکم دران حکومەکەیان ماوەی چەند ساڵ بوو وەڵڵایت بێزن 6 ساڵ دانا نزانم ما چ زانم دەستان خۆش بێت بەڵێ ئەسا من دەمەوێت بچم بۆ لای دایکی یەکێک لە دەستگیرکراوەکان من چ قسەی نییە بکەم بێغاڵ و غەرەزێ گرتی ئەسەدم دەکوڵی خو ببینم ئەvە پێم چایڤە من نەدیتی نا من نەدیت نەکرەس ببینم ڕێنەدا ماوەی چەندە کوڕ خۆت کە سوکاری خۆت ئەvە پێم چایڤە من نەدیتی پێم چایڤە من نەدیتی ئەس گەڵنەوەخمە چاڤۆ من نەدیتیە پێم چایڤە چووی بێ سەرشیم بووی نزانم چ هاتیە ئەڵەن تەندروستی ناجێگیرە وایە واگەداری تەندروستیون والله نزانم دەڵێن وەزعی باش نییە بەهۆی ئەشکال کێرە وەزعی باشە وەکی تۆی دۆنیە لێ هاتی کێرە وەزعی باشە یە برسیە یە تێنیە یە حەبس و زیندانەدا چ دەبێ وەزعی باش بیتن خەڵک حەبس و زیندانەدا بیدە وەزعی باش بیتن زۆر باشە شایان خان من دێمە لای بەڕێزت ئەگەر وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان پێم بڵێیت لە ژوورەوە چیتان بینی چۆن ڕۆڵی دادگا هەڵدەسەنجێنن ئەگەر هەستمەوە سەر پێ
ئەو کامێرەکەی هینە بەرێ لە ژوورۆ ڕاستی دادوەر لە کۆتاییدا باسی ئەوەی کرد کە ڕەنگە هەڵە بم ڕەنگە حکومەکەی من هەڵەبی لێدا تەمیز هەیە دوای ئەوە نەوع تەمیزەشی دیکەش هەیە بەڵام بەڕاستی داواکاری گشتی ڕۆڵەکی زۆر خراپی هەبوو ڕۆڵەکی زۆر خراپی هەبوو و هەروەها ئەمە ئەوڕۆ تەسەورمان دەکرد هەندێکیان ئەوڕۆ ئفراز بکرێن یعنی تەواو لە زیندانی نەجاتیان بی لە بەروی هیچی وان لەسەر نییە یعنیش ئەو بەڵگانش کە خراپ بەردەست بەڕاستی جێشک و گومانە ئەمە بەردەوام دەبین چاودێر دەبین بەسەر پرۆسەکەوە دوێنێش ئامادەبوونمان هەبوو ئەو ڕۆژ و بەردەوامیش دەبین لەسەر بەدواداچوون و چاودێری خۆمانەوە دەستان خۆش بێت ئەوانەی کە لێرن ئەم هاوڵاتیانە کە سوکاری دەستگیرکراوانی دهۆکن کە ژمارەیان ئەمڕۆ 5 کەسە ماوەی 6 ساڵ زیندانیان بۆ دەرچووە کە بەشێکیان هیچ بەڵگەیەکی ڕەسمی لەسەریان نییە من دەمەوێت بچمە لای کەسێکی تر خاتون سڵاوت لێبێ دادگایەکە چۆن هەڵسەنجێنن ئێوە وڵا دادگاه نزا چاپ ڕێبە چۆ ئەوە نەدادی بی ئەوە نەحەقی بی 6 ساڵ ما دەفت خۆشن 6 ساڵ حکم کرین یعنی ئەبێ چ زەمبێ خۆ هەیە خو نەهێلە بابێ خۆ بینێت خۆ دەبێژی کا چ تاوان کریە چ سەرێک داینە چ دزۆگەندەڵ کرینە نزا چ مەسەلە نزا ئەسلەن هەموو نەتاوانبارن ئەوە خودت بێگونە هەم بێگونە چ گونەها خۆ نینە ئەی باشە بۆچی ساڵ زیندانی کراون ئەگەر هیچمان تاوانێکیان نەبێت یاخود هیچ بەڵگەیەک لە دژیان نەبێت یعنی ئێوە دادگایەکە بەبێ لایەن نازانن یاخود هۆکاری دیکەی لە پشتەوەیە هۆکارەکە دیل پشتە دەخوازە مافێ خۆ کرین با خەڵکی برسیە ما چاش حەقی خەڵکی هەیە يعني في قافيتو هندا مالا بتشيت ناني نبخد او دي فقيري جرت حتى فقيري دست سركت فقيري ما في خو هيا بوچی 6 سال که بیجا 6 سال عمرك ان 6 سال حکم کردی ما چه کریه که چه توان سره بس بلا توانوان دیار کن زۆر باش دەستان خۆش بێت بەڵێ کاک علی من دەمێ بەڕاستی خۆ بێمە لای جەنابەت ئەو وتانەی کە سەرۆشی حکوومەت لە ڕابردوو کردی سەبارەت بە جیاوانی دهۆک ئایا کاریگەری لەسەر بڕیارەکەی دادگا ئەوەی کە ئەمڕۆ من بینیم ئێڵێ من تقریبا 5 ساعات و نیو بەوردی لە دادگا دانیشتە بووم هەموو تێبینیەکانم نووسی هیچ جەریمەیەک لەلایەن ئەمانەوە ئەنجام نەدراوە و تەخطیتی جەریمەش نییە و تەنفیزی جەریمەش نییە واتەی نییە ئەوەی کە هەیە گروپێکی مسنجەریانە بووە ئەمانە بەشێکیان لە گروپەکەشانە بوون زانیاری ڕۆژنامەوانیان هەڵگۆڕ کردووە چالاکی مافی مرۆڤ بوون یعنی ئەوە نییە پلانیاندا نابێت کەسێک بکوژن و بڕۆنە سەری و چەکۆکەنەوە دوو ئەوەی کە ئەڵێ تۆڕێکی چەکداری رابی یەک چەکدار نەگیراوە دەستگیر نەکراوە چەکدارێک بێ بڵێمە پلانمان داناوەیەکە بکوشێ بۆیە من وەکو خۆم ئەم حکومە بە حکومێکی ناڕەواسان دەستان خۆش بە کاکعلی زۆر سپاس زیاتر کە سوکاری دەستگیرکراوان وەردەگرم من دەستمەوە لای یەشێکی تر لە خاتونەکان سڵاو لێ بە خاتون ئێوە دادگاییکردنەکە چۆن هەڵدەسەنجێنن لەلای خۆتان دادگاه نەیە دادپەروەرە نەبوو یا دیار بوو حکمێەوە یە دای بەریکەوە بکینات وێرێ بە ئەوت بێگونەهن بەس داخوازە مافێ خەڵکیە کەیمە چ تاوان 6 ساڵە چ تاوان ما چی کریە 6 ساڵ ماوان چی کریە تاوان بوومە دیار نەکرین ئەوان چ نەگریە ئەوە کەس تیرۆر نەکریە کەس نەکوشتیە ماڵێک کەسێ نەخۆریە بلەخای خربێن کە ماڵێکە خۆریە بیرت نافتێ نەبرینە ئەوان چ نەگریە بێگونەهن بەس دەخوازە موچێ خواوێ ڕزەی کریە 5 ساڵێشێت بڕن دای بۆ جۆرێکێ بەس دەخوازە ویۆ کری ما چی کریە هەگە خەڵکێکم ئەوڕ بەدەمی دێتە سەر جۆدێ بۆوانە ئەو بێگونەهن خودێ هەری کۆرە بەس نەخودێ بەڵێ من دەستمە لای یەشێک لەو کچانەیەکەوە باشی دەستگیر کراوە خاتون ئێوە دادگایەکە چۆن هەڵدەسەنجێن چێت و دەستگیر کراوە بۆ بێ من ماڵا شیفۆن خودە حەقەمە بەرزە نەکە دادگاکۆ دەستێکی دەرەکی پشت دادگا نەعادلانە بوو چ دادگاش نە درست بوون خودە حەقەمەش بۆ چێکەت بەس ما خودێ هەی خودە حەقەمەش بۆ چێکت سپاس بۆ ئێوەش بەڵێ
بە شێوەیەکی گشتی ئەوەی کە دەگوترێت لەلایەن بەڕێزان دادوەرەکانەوە لەلایەن کەسوکاری دەستگیرکراوانەوە هیچ بەڵگەیەک بەشێک لە دەستگیرکراوان هیچ بەڵگەیەکیان نەبووە کەەوە لە ڕابردوودا کە پێی دەستگیرکراون بەڵام ئەوەی کە هەیە دادوەری گشتی و بەشێک لە داواکارەکان ئەوانیان بە ماوەی 6 ساڵ زیندانی کردووە بەڵام بەشێکیان هیچ تاوان و هیچ شتێکیان بەڵگەیەکیان لەسەر نەبووە من دەمەوێت بچمەوە لای یەکێک لە پارێزەرەکان سڵاوت لێبێ جەنابتان وەکو پارێزەرەکە لە نێو هۆڵی دادگا بوون دەگوترێت بەشێکیان هیچ تۆمەتێکیان لەسەر نەبووە بەشێکیان هیچ بەڵگەیەک لە دژیان نەبووە باشە بۆچی ماوەی 6 ساڵ حکم دران بەڵێ بەخۆی بەنسبەت بەڵگا هەندێک بەڵگەیان بەڕاستی پێشکەشی دادگا کرد کە بریتی بوو لە شایەدی و هەروەها دەنگ و هەروەها هەندێک چەچیشیان لەسەر مێزی دادگا دانابوو ئەو چەکانە هی خۆیان بوو یاخود چی بە قسەی شایەدەکان ئەم شاهێدانە چێ بوون بە قسەی شایەدەکان من ناناسم بە قسەی ئەو شایەدانە لەلایەن وانەوە بووە دوای ئەوەی دادگا لە پرۆسەیەکی دوور و درێژی و دادگایکردنەکی سێ کاتژمێری لە پاشان گەشتە قەناعەتێک کە ئەو کەسانە تاوانیان ئەنجامدایە چونکە ئەمە وەکو پارێزەر ناتوانین بڵێن ئەوە دلیلە ئەوە بەڵگەیە ئەو بەقوەتە ئەو زەعیفە قانونەکە لە ئاخیر بۆ دادوەری دەگەڕێنەوە دادوەری گشتی پشتی بە چ مادەیەک یاخود پشتی بە چ بەڵگەیەک بەستا بۆ ئەوەی ئەم بڕیارە دەرکە بەڵێ ئەو بەڵگانەی کە پێشکەشی دادگاکران حاکمەکان سێ حاکمان هەبوو سێ دادوەر قەناعەتیان هات لە کۆتایی کە بڕیاریاندا کە ئەو کەسانە ئەو تاوانیان ئەنجامدایە بۆیە بڕیاریدا هەر کەسەچیان 6 ساڵ زیندانی بکرێن بەشێکیان دەگوترێ هیچ تاوانێک و هیچ بەڵگەیەک لە سەریان نەبووە بەڵام ئەوان 6 ساڵ سزا دراون هۆکارەکەی چی بەڵێ هۆکارەکەی ئەوانە بەخۆیان ینی بەخۆیان و پارێزەرەکان و تیمی بەرگری بەراعەتی خۆیان بۆ دادگا سلمان بەڵام لە هەمان کاتدا لایەنەکەی ترکە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە ئەوان ژنوێنەریان هەبوو دلیلیان هینا بوو بەڵگەیان هینا بوو لە کۆتایی ینی لایەنی بەرامبەر ئەنجومەنی ئاسایش بەڵێ ئەنجومەنی ئاسایش نوێنەری خۆی هەبوو بەڵگەنامەی هینا بوو نووسراوی هینا بوو شایەدی هینا بوو دەنجی هینا بوو لە کۆتایی ئەوە دادوەرە وەزنی ئەو دلیل و بەڵگانە دەکە ئایا بەهای یاساییان هەیە یان نا دوای ئەوەی دادوەرەکان بۆ ماوەی زیاتر لە 10 دقیقا لە ژوورەوە مداوەلەیان کرد گفتوگۆیان کرد گەشتە و قەناعەتێک کە ئەو کەسانە تاوانیان ئەنجام داوە بۆیە بڕیاریاندا بەڵام من بەخۆم وەکو پارێزەرێک تێبینێکم هەیە ئێستا کە ئێمە لە کاتژمێر چەندین سعات 3:08 دقەیە تقریبا نزیکەی 20 دقەیە ئەو بڕیارە درایە من بەخۆم وەکو پارێزەرێک ئەو بڕیارە زۆر بە یاسایەکی دروست نابینم بۆچی هۆکارەکەی چییە لەبەرەوەی دەوامی دادگا تاوەکو کاتژمێر 1:09 بەڵام دادوەر یاخود برێن دادگا 28 دقەیە دەتانم بڵێن بڕیارەکەیدایە لە دەرەوەی دەوامی فەرمی بووە بەڕای من پێویستی دەکرد دادگا دانیشتنەکەی دواخست بە بەیانی بڕیارەکەیدا بە زۆر باشە دەستان خۆش بێت بەڵێ من دەسمە لای یەکێک لە ڕۆژنامە نووسەکان من نیازخانم لەگەڵە نیازخان سڵاوت لێبێ بەڕاستەخۆ لەگەڵتم ئەم بڕیارەی ئەمڕۆ درا پێی ینی چ دەگەیەنێت لە داهاتوو ئازادیەکان چی بەسەر دێت ئەمە ئیسەلمێنێکە بەداخەوە لەوانێ لەسەرم قسانی ئەکەین ئەمڕۆ جارێکتر دادگا دۆسێمان لەسەر بکاتەوە بەڵام ئەمەی ئەمڕۆ کرا بڕیارێکی تەواو ستەمکارانەیە و دوورە لە هەموو بەهایەکی ئینسانی و ئەخلاقی ئەمە قسەیەکی ڕاستەقینەیە و دادوەر چۆن نەتوانێت بڕێ ڕاستەقینە بدات دادوەر سەربەر زەکاتەوە هەرچی بنەماڵەی سیاسی و حزبی هەیە لە ناو دادگا بوونیان هەیە و خاڵی دووەم ئەمانە ئەساسەن ئەو گوایە ئەو شتانی کە وەکو بەڵگە لە دژیان خراوەتە ڕوو لە ماوەی دوێنێ و ئەمڕۆ هیچ یەکێکی بەڵگەنین ناکرێت لەسەر چاتێکی ئاسایی نێوان من تۆ کەسێک بێت 6 ساڵ زیندانی بکرێ ئەمە جگەلەوە ئەمڕۆ زیندانی کراوەکان و تویانە ئێمە ئەشکەنجە دراوین لە زیندانی تاکە کەسی بووین باسی وردەکاری ئەشکەنجەیان کردو تەنانەتیان بۆ وەکو شێروان و توێتی خۆمە ژن و ماڵ و مناڵم ڕوبەڕووی هەڕەشە بووینەتەوە کەچی دادوەر نەهاتووە ئەم دادگایی کردنە بوەستێنێ ئەوەش نەبوو یەک کەسیان وا بڵێن
هەر پێنجیان وتویانە ئێمە ئەشکەنجە دراوین کەچی دادوەر لە بری ئەوەی پرۆسەی دادگایکردنەکە بوەستێنێ و ئەو قسانێک کە کردویانە وا هەژماری بکە کە بە زۆر زانیاری و قسان لێدا ماڵدراوە و بە زۆر واژویان پێکراوە کە چی هاتووە حکمی 6 ساڵیان بەسەرا ئەسەپێنێ و هەموو ئەم بابەتانەیە کە هەیە گەواهی ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان کابینەی لە هەرستم کارترین ناڵین ئەوانی ترستم کار نەبوون بەڵام لە هەرستم کارترین پۆلیسی ترین کابینەی حکومەتی هەرێمی کوردستانە و ئەمە هەنگاوێکە هەمان عقلێتی شاو جێنشینی سعودیەکە لەلایەکەوە بینا بەرزەکاتەوە باڵەخانە بەرزەکاتەوە بەڵام لەلایەکی تر زیاتر ئازادی ڕادربڕین سەرکوت ئەکا ئەمە شێوازێکە دیدگایەکە تاسەر نابێ و پێیان وانە بێ خەڵکێکی تر یعنی ئەترسێنن و ئەم دوو ڕۆژە و ئەو شێوازی بەڵگانی خراوەتە ڕوو ئەی سەلمێنێ مۆبایلی هەمومان ئینتەرنێتی هەمومان فەیسبوکەکانمان بە تایبەت ماسنجەر واتسئاپمان ڤایبەرمان هەموو هۆکارەکانی پەیوەندیمان لەژێر چاودێری دەستگای ئاسایشە و دەستگای ئاسایشیان وا لێ کردووە کە لە سەروی دادگاوە بێت لە سەروی حکومەتەوە بێت هیچ کەسێک بۆی نەبێت لێپرسینەوە لە دەستگای ئاسایش بکات ئەمە ئەو خاڵە هەرەمە ترسیدارەیەکە شیاوی ئەوە نیە خەڵکی قبوڵی بکات من دەمەوێت ئەوە بپرسم لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی باسی ئەوەی کرد ئەوانە کاری تێکدەر و ئاژاوەجێڕیان کردووە ئەم قسانەی سەرۆکی حکوومەت تا چەند کاریگەری لەسەر دادگا هەبوو ئەزانی و پیاوێکی بەڕێز نییە تا بە بەڕێز ناوی بێنی ئەمەوێ ئەوت پێ بڵێم پیاوی بەڕێز ڕێز لە دادگاکەی ئەگرێ پیاوی بەڕێز تۆمەت دروست ناکا بڵێ ئەوانە ویستویانە قونسوڵخانە بتەقێننەوە پیاوی بەڕێز سەرۆکی حکومەتی بەڕێز ڕێز لە دادگاکەی ئەگرێ چاوەڕێکە دادوەر حکم بدا چاوەڕێەکە بە پرۆسەیەکی عادیلانە بکرێت وە شتێکی تر ئەمێ بڵێم سەرۆکی حکومەت تۆمەتی زۆر لەوە زیاتری بۆ ئەو جەماعەتە دروست کردو بۆ ئەم پێنجگیراوە بۆ نمونە ئێستا پێتەڵێم ئێستا ئەمڕۆ ئەوانە بە 6 ساڵ حکم دراون تۆمەتبار کراون تاوانبار کراون بەوەی کە ئەمن و ئاسایشیان تێکداوە لە ماوەی 2 ڕۆژە ئەمەوێ ئەوت پێ بڵێم لە ناو هۆڵی دادگا بە هیچ جۆرە باسی ئەوە نەکراوە کە ئەمانە ویستویانە قونسوڵخانە بتەقێنەوە بە هیچ جۆرە باسی ئەوە نەکراوە کە ئەمانە هەوڵیان داوە نوێرەی دیبلۆماسی بڕفێنن ئەمە نیشانەی ئەوەیە کە سەرۆکی حکومەت تاوانی زۆر لەوە زیاتری دروست کردەوە پێچەوانەوە نابراوە بێ سکاڵای لەسەر تۆمارکرێت لەلایەن کەس و کاری گیراوانەوە تۆ چۆن تۆمەتی تیوا دروست ئەەکەی لە کاتێکە ئەساسن لە دادگا هەر باز نەکراوە تۆ چۆن بوێری ئەواکەیت تۆ تا وڵاتەکە دراوەتە بەر کاتیۆشا بڕۆ ئەڵێن 5 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە تۆ 5 کیلۆمەتری دووری شارەکەی خۆت پێ نەپارێزرێ چۆن بوێری ئەەکەی بێ گەنجانێک لەسەر قسەی ماسنجەر کە خەونیان بە گرتبوونەوە بە خۆپێشاندان و ناڕزایەتی و بینیوە تۆ بێ لێرەوە سزایان بدەیت تۆ بێ لێرەوە ئەشکەنجەیان بدەیت بۆیە ئەمە حکومێکی ستەمکارانەی نەعادیلانەیە و ئێمە لێرە لەسەرم قسانەی ئەکەین بۆ لە مودووە چاوەڕوانین ئەبێ چاوەڕێ بکەین هەرێکێکمان لە زیندان بین هەرێکێکمان حکمی ئیعداممان بەسەر پسەپێنرێ هەرێکێکمان سزای نادات پەروەرانە بدرێن و ئەمە خاڵێکە بە هیچ جۆرێک شیاوی قبولکردن نییە وەوەی کە ئێمە ئەتوانین دووپاتی بکەینەوە خەڵکی وەک ئێمە بەردەوام ئەبین لە بەرگریکردن لە پرەنسیپەکانی دیموکراسی ئازادی ڕادەربڕین مافەکانی مرۆڤ و هیچ یەکێکمان پاشگەز نابینەوە لەو بنەمایانەی کە بە درێژای ساڵانی ڕابردوو بەرگریمان لێ کردووە دەستان خۆش بە نیازخان زۆر سپاس دەکەم بڵێ قوربانت بە تبینیوە چ لەسەر کەسی دادگایکردنی برا بڕیاری پێشوەختە درابوو ئەو بەناو سەرۆکە بڕیاری پێشوەختەی دابوو بڕیاری ئەوەی دابوو کە ئەوانە ئەوڕۆ بەو جۆرە دادگایی بکرێن کە دادگانیە کە یاسانیە سەتە و جەلاد و مافیا لەو خاکەی بن هەرەوە چاوەڕێە کرد 6 ساڵ لەسەر چ بەس لە بەرەوەی دڵسۆزی ئەو خاکەینە لە بەرەوەی خیانەتیان نەکردیە لە بەرەوەی جاشایەتی ناکەن سوپای تورکیان هینا ئەوانەی سوپای تورکیان هینا دەستەڵاتداری گەورەی ئەو خاکەینە ئەوانەی کە سوپای ئیرانی دەینن ئەوانەی کە جاشی دەوروبەرینە دەستەڵاتداری گەورەی ئەو خاکەینە ئەوان دادگایی ناکرێت ئەوان لەسەر کورسی دەسەڵاتینە بەڵام کەسی دڵسۆزی ئەو خاکەی کەسێک کە لە خەمی منداڵە بێنانەکانی ئەو وڵاتەیە ئەوانە دادگاییە کرێن و دادگاشنا یاسانە بەڕاستی ئەوە نەیاسایە و نەدادگایە لێرە هەیە هیچی لێ نییە هەموو دەیانەوێ ئەمە لێرە یا بمانگرن زیندانیمانکەن یا بمان کوژن یا ئەوەتە بەجێ بێڵین وەک ئەوانەی کە بەجێیان هێشت و لەی زەی داخنکە تەنها ئەوەیانەوێ یانەوێ ئەو خاکە لۆمیتی تورکی بمینیتەوە لۆ پاسداری ئیرانی بمینیتەوە
لەسەر چ 6 ساڵەوانە زیندان بکرێن لەسەر چ ئەساسێک لەسەر چ بڕیاری پێشوەختە درا لەلایەن دەسەڵاتی ئەگەر ئەوانە مافیانین بەداخەوە. بەڵێ زۆر سوپاس.